خۆپیشاندانی بەرفراوانی مامۆستایان و وانەبێژان و بەشێک لە فەرمانبەرانە. مامۆستایانی قەزای شارەزور دوای ئەوەی لەلایەن نێزەمنیەکانەوە ڕێگریان لێکرا بەشداری خۆپیشاندانەکە بکەن، وەک خۆیان دەڵێن بە ڕێگەی قاچاق خۆیان گەیاندە هەڵەبجە و هاوشانی مامۆستایان جەختیان لە بەردەوامی بایکۆت و داواکاریەکانیان کردەوە. کاتژمێر چارەک بۆ نۆ بوو با بڵێن لە قەزای شارەزور دەچوون کە بەرەو ئێرە بین. مەفرەزەی یاسایش دانرابوو لە هەردوو ڕێگە سەرەکیەکە کە نەتوانین بین بەشداری خۆپیشاندانەکە بکەین و هەدەفیشیان بە تەنانەت ئەنجومەنەکە بوو. ئەنجومەنی قەزای شارەزۆر جنا مامۆستایانی شارەزور بەنزیکەی 50 سیارە زیاتر هاتوو بێرەوە کەسیان ڕێگریان لێ نەکراوە، ڕاستەوە سێنراون بەس دوجار نێردراون. ئێمە هێڵڕاینەوە لەوێ هەدەفەکانەوە بوو نەگەین هەڵەبجەی هەمانگیمان لەگەڵ هاوڕێیانی ئێرەمانە هەیە لە ڕاستیان ڕێگەی ترمان بەکارێنا لە چەند گوندێکمان تێپەڕان زیاتر لە 40 دقەمان پێچ و تاگەشتینەوە سەرجادەی قیر و توانیمان بەشداری بکەین و هەدەفیشمانەوە بوو بڵێن هیچ هێزێک نییە ئێمە سارکاتەوە تاتوو لە ڕێیەکمان نابێ ئێمە بەدەم ئیشەکەمانەوە ئەچین بەدەم هاوڕێیانمانەوە چین کە پێویستیان بێ. لێرە و لەوێ خەڵکانێکن مامۆستایان سزا دراون بە خیابدان بە نەقڵکردن، بەڵام ئێمە گوێ بەوەش نادەین چونکە ئێمە داوای حەقی خۆمانەکەین. لایەنی کەم ئێمە پێویستە وەڵامێکمان دەستکەوێ، یعنی حکوومەت بێتە وەڵام. چینی فەرمانبەر و موچە خۆران منیش مافم خوراوە، چوار موچە خۆرانی مامۆستایان فەرمانبەرانی تر خوراوە، موچەی ئێمەش بەعام لەگەڵ ئێوە بووین، لەگەڵ ئەم چین و تێژا بووین. هەرچەندە بەشێکی زۆری قوتابخانەکان کراونەتەوە، بەڵام لە قەزای سێ سادقیش مامۆستایان گردبوونەوەیان ئەنجامدا و جەختیان لە بەردەوامی ناڕزایی بۆ بەدیهێنانی داواکاریەکانیان کردەوە. توگەکانی ڕۆمان باسی ئەو سزادانەیە کە مامۆستایان بە کۆمەڵ لە پەروەردەکەمان سزا دراون لەلایەن بەڕێوەبەر و بەڕێوەبەری پەروەردەکانەوە. سەرەڕای ئەوەی کە مامۆستایان کۆمەڵە مەعاناتی زۆریان هەیە، موچەکانیان ئەدزرێ، موچەکانیان لێ ئەبڕێت، هاتوون سزایان داون لە پای ئەو هەموو دڵسۆزی کە ئەم مامۆستانە لە قوتابخانە و خوێندنگاکانە یەکێک لە مامۆستا چالاکەکان کە دەستە جەمعی هاوکاری قوتابخانە و ئیدارەکان بوون، بەڵام وەفای ئیدارەکان ئەوە بووە کە ئێستا هاتوون سزای ئەم مامۆستانەیانداوە. بۆیە من لێرە بە بەڕێوەبەرەکان ئەڵێم کارێکی باشتان نەکرد، ئەوەی کە کردتان یەکتیمی لە قوتابخانەکاندا هەمیتان لەبار برد. مامۆستایان دەڵێن بایکۆتیان لە پێناو بایکۆت نەکردووە، بەڵکو هاتوونەتە سەر شەقام تا مافەڕەواکانیان جێبەجێ بکرێت، تا حکوومەتیش وەڵامیان نەداتەوە شەقام چۆڵ ناکەن و بەردەوام دەبن. حکوومەتیش وەک پیشەیە میشەیی تا ئێستا بێباک و بێوەڵامە. سامان فەتاح، کەناڵی یاسمانی پەیام، هەڵەبجە.